لە سەردانێکدا جەنابی ئوستاز کازم سەهەر بەڕێبەری گشتی بەنداوەکان بۆ مۆنومنتی هەڵەبجە داوامان لێ کرد ئەو بیرانەی لە ناو مۆنومنتی هەڵەبجەیان گرفتیان هەیە و بەڵێنیانە چارەسەریکەن فعلەن چارەسەریان کردن و داوامان لێکردن بە ڕوبەڕوو بوونەوەی وشکە ساڵی لە پارێزگای هەڵەبجە هاوکار بن و بەڵێنیانە حەو بیر لە پارێزگای هەڵەبجە بیری خۆڵ لێ بدرێت و تەواوی هاوکاریەکانیان خستە ڕوو بۆ پارێزگای هەڵەبجە سوپاسیانەکەین من لێرە جارێکە سوپاسی جەنابی وەزیر دکتۆر مادی ئەلحەمەدانی و جەنابی وەکیل وەزیرەکەم و سوپاسی ئوستاز کازمەکەم بەڕێبەری گشتی بەنداوەکان کاک ئازاد و کاک ئاراس و کاک ڕەحمان لە بەنداوەکان سوپاسیانەکەم سواز بە کاک فەرهاد و تیمەکەی کە هاوکارێکی باشن ئێستا ئەو پرۆژێ لە بواری جێبەجێکردنایە حەو بیری قوڵ لە پارێزگای هەڵەبجە لێ ئەدرێت و پاشەوەی کە بڕیادراوە چەند بەنداوێک لە عێراقا لێ بدرێت داوامان کرێتێ لەو بەنداوانە با لە سنووری پارێزگای هەڵەبجە بێ بە خۆشبەختانە تیمی تایبەتی وەزارەتی سەرچاوەکانی عێراق هاتن و لە پاش ڕاوێژ و نەخشە پلان بۆیان دەرکەوت شوێنێکی لەبارە لە ناوچەی سازانە لەوێ بەندایەک دروست بکرێت و ئینشەڵا لا ئایندەیە ئەو بەنداوە چێتە بابی جێبەجێکردنەوە.